ئەم ساڵ لەسەر دوو کۆنسێپت ئێمە کارەکەین. یەکێک لە کۆنسێپتەکان و یەکێک لە دروشمەکانمان ئەم ساڵ وەک ئەوەی کە بڵێن ئێمە لە فستیڤاڵی سلێمانی خەمێکی جیهانیمان هەیە. دروشمەکەمان شێرپەنجەی زەویە، کار لەسەر ئەوەکەین لەبەر چاوگرتنی ئەوەی کە ئەم پرسە پرسێکی جیهانیە و خەمێکە کە ڕوبەڕووی هەموو مرۆڤایەتی بۆتەوە بە جۆرێک لە جۆرەکان مرۆڤایەتی لەژێر هەڕەشە و مەترسی پیسبوونی هەوا و ژینگەدایە. کۆنسێپتی دووەممان لەسەر کۆچە، تراژیدیای کۆچ. ڕاستە کۆچ وەکو دیاردێکی جیهانی قسەی لەسەر ئەکرێ و تەماشا ئەکرێ، بەڵام بە تایبەتی بۆ دیاریکراوی ئێمە توانین بڵێن کە لە ناوچێ و لە مەنتیقەیە تراژیدیای کۆچ گەلێک لێکەوتەی هەیە، چ لە ڕابردوو چ لە ئێستاشە، بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوو یا چەند مانگی ڕابردوو مەسەلەی کۆچ بۆتە بابەتێکی زۆر هەستیار کە دەیان خەم و چیرۆکی تراژیدی لێکەوتۆتەوانێ. وەکو کۆنسێپتەکان کە کارمان لەسەر کردووە، ئێمە ئەم ساڵ هەوڵمان داوە کە لە کۆی 3000 فیلم نزیکەی 145 فیلم ئێمە لە فستیڤاڵ وەرمان گرتووە کە بەشەکانی یانی دابەش ئەبن بۆ فیلمی فیچەر فیلم، بۆ شۆرت فیلم، دۆکومنتەری، ئەنیمەیشن، هەموو ئەوانە بە ناوخۆیی و نێودەوڵەتیشەوە. خەڵاتەکانمان 7 خەڵاتە لەم ساڵە و جیاواز لە نیشاندانی فیلم کە ماوەی 5 ڕۆژ لە سیتی سینەما چالاکیەکانی نیشاندانی فیلم لە کاتژمێر 3 دەست پێ ئەکا. هەموو فیلمەکان لەو ماوەیە پەخش ئەکرێ، نمایش ئەکرێ. ئێمە بیرمان لەوە کردو چۆن وا بکەین لە چالاکیەکانی فستیڤاڵ و پەراوێزی فستیڤاڵە کۆمەڵێک کاری تر بکەین کە سوودی هەبێ و بتوانین خزمەتێک بە سینەماکاران و هونەرمەندان بکەین، فیلم سازان بکەین. ئەویش ئەوەی کە دوو پانێڵی زۆر گرنگمان هەیە. یەکێک لە پانێڵەکان پەیوەندی بە کۆنسێپتەکەەوە هەیە کە مەسەلەی پیسبوونی ژینگە و شێرپەنجەی زەویە کە لەسەر ئاستی ئینتەرناشناڵ قسەکەریتیا و لەسەر ئاستی ناوخۆیی و لە هەمان کاتدا لەسەر کۆچ یەکێک لە سیمینارەکانمان لەسەر کۆچە. ڕۆژانەش ئێمە لەوێ لە پەراوێزی نیشاندانی فیلمەکانە زنجیرەیەک سیمیناری ڕەخنەی یان دانیشتنی ڕەخنەی دروست دەکەین کە شیکاری ڕەخنەین لەسەر ئەو فیلمانەی کە نمایشەکرێ. بەڵێ بێگومان ئێمە هەوڵمان داوە کە باشترین لە فەیمەستەکان بهێنینە شاری سلێمانی، بهێنینە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی کە لە ئێستاە نامانەوێت ناوەکانیان ئاشکرا بکەین. ئەبێتە سوپرایزێک بۆ بینەران، بۆ سینەماکاران و فیلمسازان بەگشتی.